خوێندکارمان هەیە ئەنی دەڵێت چەند مانگ نەڕۆیشتومەوە بۆ ماڵەوە بۆی داک و بابم ببینم لە پارەم پێ نەبوو بچمەوە ماڵەوە. قوتابیەکی ناڕازی زانکۆیە و دەڵێت هاوڕێمان هەیە چەند مانگێک نەگەڕاوەتەوە بۆ ماڵەوە لا داخلی ماوەتەوە بەهۆی دەستکورتی و نەبوونیەوە. بەشێکی تریشیان تەنانەت ناتوانن سەردانی کافتریای زانکۆش بکەن بەهۆی خراپی بارودۆخی ژیانیان. خوێندکارمان هەیە ئەنی دەڵێت چەند مانگ نەڕۆیشتومەوە بۆ ماڵەوە بیری ماڵەوەم کردو لە ماڵەوە گریاوم بۆی داک و بابم ببینم لە پارەم پێ نەبوو بچمەوە ماڵەوە. خوێندکارمان هەیە نەهاتوتە کافتریا هەر نهاتوت لەوە تێ لە زانکۆی دەڵێت دووجار نهاتومە کافتریا بۆی نەبوونی پارەوە. ئەنی بەڕاستی ئەو شتانە کە دەبینی حکومەت دەبێ بیرێک لەو خوێندکارانە بکاتەوە ینی نابێ ئاوە بەردەوام بێ. ئەوەی لەم زانکۆیانە جابێت دیارەکە باری دارایی لە ئاستێکی بەرزدانی ئەگەر باری دارایی لە ئاستی بەرزدابێت دەچێتە بۆ زانکۆی ئەهلیەکان پێویست ناکات لێرەدا بخوێنێت کە زانکۆیەکە لە زۆر لەنەوە نەقسی هەیە ئەوەی لێرە دەخوێنێت تەنها لە چینی ناوەڕاست و چینی هەژارداوە ئەو دەرماڵێ بۆ ئەو دەتوانێت شوێنێکی زۆر گەورە پڕ بکاتەوە. ڕاستە بۆ دەوڵەمەندێک لەوانەیە شوێنێ ئەو گرنگێتی ئەو تۆی نەبێت بەڵام بۆ چینی ئێرە کە لێرە دەخوێندرێت چینی هەژار و چینی ناوەڕاستە دەتوانێت شوێنێکی زۆر باش پڕ بکاتەوە. نوێنەرانی قوتابیانی ناڕازی دەڵێن بەردەوام دەبن تاکو و مافەکانیان بەدەست دەهێنن داواش دەکەن دەستی حزب لە زانکۆکاندا دەربهێندرێت و ئەو قوتابیانەش ئازاد بکرێن کە دەستگیر کراون. دەست بەجێ ئازادکردنی هاوڕێ دەست بە سەرکراوەکانمان بنە بڕبکردنی دەستی حیزب لە نێو زانکۆ و پەیمانگاکاندا ریفۆرمێک لە پرۆسی خوێندن و گۆڕنی بنچینەی منهەج کە تەنها بۆتە ڕۆتینێکی ڕۆژانە ڕێکخستن و کەمکردنەوەی کرێی پاراڵێل و ئێواران با ئاسایکردن و زیادکردنی دەرماڵە. ئەمە داواکاری خوێندکارانە بۆ مەبەستەش چەندین جار خۆپیشاندانمان ئەنجامداوە بەڵام ئەوە جێگەی نیگەرانیە نەک هەر بەدەم داواکاریەکانمانەوە نهاتون بەڵکو لەلاەن هێز ئەمریکانە و چەند گروپێک لە چەکداران کە بەزین بەدەنەوە هاتون زۆرێک لە هاوڕێ و هاوپیشەکانمان گیراون و دەستبەسەرکراون کە زیاتر زیاتر لە 100 خوێندکارە. ماوەی 2 هەفتەیە دەستمان کردو بە خۆپیشاندان و دەربڕینی ناڕازایی بۆ نەبوونی دەرماڵە و بۆ ئەو خوێندکارانەی کە لە شارەکانی تر ژیراون هیوادارین ئازاد بکرێن و هیوادارین زوو گەڕێنەوە ناو خوێندکارانی هاوڕێیان. ئەوەی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانی هێناوەتە سەرشەقام بەدەستهێنانی مافەکانیانە بەهۆی خراپی بارودۆخی ژیانیان کەچی دەسەڵات و لایەنە پەیوەندیدارەکان لە بری پێدانی مافەکانیان با دەستگیرکردن و ئازاردانیان وەڵامی داواکاری قەڵەم بەدەستانی زانکۆ دەدەنەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.